ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئەوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانیان ڕۆی یەکشەمە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێخستنی حکومی لە ورمێ بۆ دروستکردنی دووبەرەکی لە نێوان دانیشتوانی شارەکە. زیاندیتنی گوندنشینانی کرماشان و ئیلام بەهۆی هاتنی لافاو. دەست بەسەرکردنی 11 وڵاتی لە سەردەشت. یان لەدەستدان و برینداربوونی 725 کرێکار لە ساڵی 1403 تاوی لە کرماشان. بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نەورۆز لە باکوور و ڕۆژاوای کوردستان. پەیامی شەریفە محەممەدی بە بۆنەی نەورۆز لە زیندانی لاکانی ڕەشت. ئاماری پێشێلکردنی مافی منداڵان لە ساڵی 1403 و هێرشی چڕی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. دەستێوەردانی حکوومەت لە ورمێ بۆ دووبەرەکی نانەوە لە نێوان دانیشتوانی شارەکەدا. ڕۆژی شەمە بەکرێگیراوانی حکوومەت بە بانگەواز و هاندانی مەلایەک بە ناوی خەلیلپور کە ئەوکات سەرۆکی شۆڕای شاری ورمەیە ڕژاونەتە سەر شەقامەکان بۆ ئەوەی ناکۆکی بخەنە نێوان کورد و تورکە دانیشتوەکانی ورمێ. بە گوێرەی راپۆرتەکان لە کۆبوونەوەیان بە کرێگیراوانەدا دروشمی ڕاگەزپەرستانە و بێڕەزی بەرامبەر بە کورد بەرزکراوەتەوە، بەڵام زۆرینەی خەڵک گوێیان پێ نەداون. بەڵگەکانەوە دەردەخەن کە لە پشت پەردەی پەرەدان بە ناکۆکیەنەتەوە یەکانی نێوان خەڵکی کورد و تورک لە ورمێ دەستگا ئەمنیەتیەکانی ڕژیم دەستیان هەیە. جێوە بیرهێنانەوەیە کە هەمان ئەم خەڵکە لە خۆپێشاندانەکانی ژینادا پێکەوە هاواریان دەکرد ئازەربایجان هۆشیارە پشتیوانی کوردستانە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ترسیە و ڕۆژەوە تا بە ئێستا بەردەوام خەریکی پیلانگێڕیە بۆ دروستکردنی ناکۆکی نەتەوەیی لە نێوان کورد و تورکدا. زیاندیتنی گوندنشینانی کرماشان و ئیلام بەهۆی هاتنی لافاو. ڕۆژی هەینی یەکی خاکەلێوەی 1404 هەتاوی بەهۆی ڕێژنەی باران و هاتنی لافاو لە ناوچەکانی هەلیلانی ئیلام و دارابدەڕای کرماشان زیانێکی زۆر بە کەشاوەرزان و ئاژەڵداران گەیشتووە. بە پێی ویدیوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم لە پارێزگاکانی کرماشان و ئیلام دیواری چەندین خان و ڕووخاوە و چەندین سەرمەر و ماڵات لە ناوچووە. بەوتەی جوتیاران هاتنی لافاو زیانێکی زۆری لە بەرهەمە کشت و کاڵیەکانی و باخەکانداوە و داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن. دەست بەسەرکردنی 11 وڵاتی لە شاری سەردەشت. ڕۆژەی چوارشەمە 29 ڕەشەمەی 1403 هەتاوی ئیدارەی تڵاعاتی سەردەشت 11 کەس لەوانە 2 منداڵیان لە گوندی دۆڵەگەرم دەست بەسەر کردووە. بە پێی زانیاریەکان ناسناوی دەست بەسەرکراوان بریتیە لە شاکار عومەرزادە تەمەن 10 ساڵ، بڕیار محەممەدیانی تەمەن 14 ساڵ، ئارام ئاڵی، کەماڵ قازانی، ڕەحیم قادری، کامران غەزاڵی، عوسمان عومەرنژاد، شێرزاد شێخی، بێهزاد مەسلەحات، بێهروز حەمزەپور و محەممەد حسێنپور. بە وتەی چالاکانی مەدەنی سەردەشت هەر 11 کەسەکە ڕۆژی یەکی خاکەلێوە و پاش وەرگرتنی بەڵێننامە ئازاد کراون، بەڵام کەلوپەلی شەخسی 2 کەس لە دەست بەسەرکراوان بە ناوەکانی کەماڵ قازانی و محەممەد حسێنپور هێشتا ڕادەستیان نەکراوت. لەسەر کاردەرکردنی ڕاوین مەتاعی لە ئامۆزش و پەروەرش. ڕۆژی یەکشەمەی 26 ڕەشەمە دادگای پێداچوونەوەی ئامۆزش و پەروەرشی تاران بڕیاری لەسەر کاردەرکردنی ڕاوین مەتاعی مامۆستای کیمیایی خەڵکی دێولانی دەرکرد. ڕاوین مەتاعی پێشتر بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام، بێڕێزی بە ئەندامێکی سپای پاسداران، بێڕێزی بە دینی ئیسلام و پڕۆپاگەندا دژ بە نیزام و لە بەرژەوەندی گروپە نارەکانی ڕژیم بۆ ماوەی 1 ساڵ لە کارەکەی دوورخرابەوە. ئەنجومەنی سنفی فەرەنگیانی کوردستان لە بەیاننامەیەکدا وێ ڕای دانەکردنی ئەو حکومە خوازیاری کۆتاییهێنان بە سیاسەتی سەرکوت یان لە دەستدان و برینداربوونی 725 کرێکار لە ساڵی 1403 لە کرماشان. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 725 کرێکاری خەڵکی کرماشان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداواتون کە 43 کەسیان گیانیان لەدەستداوە و 682 کەسیان بریندار بوو. بە وتەی بەڕێوەبەرایەتی پزیشکی دادی کرماشان لە کۆی گشتی 725 کرێکاری بریندار و گیان بەخت کردو 753
ببرن 653 کەسیان پیا و 29 کەس ژن بوون. 27 کەس لە قوربانیان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی، 8 کەس بەهۆی بەرکەوتنی شتی سەخت، 6 کەس بەهۆی بەڕگرتووی و 2 کەس بەهۆی سووتان گیانیان لە دەستداوە و کە 1 کەسیان ژن بوو. ئازادی 3 شارۆمەندی بەندکراو بە دانانی بارمتە لە گرتوخانەی ئیتلاعاتی سنا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 3 دەست بەسەرکراو بە ناوەکانی فەرهاد زەندی، مێهدی جوانمەردی و فەرشاد سەیدی پاش 50 ڕۆژ بەندکران بە دانانی وەسیقە لە گرتوخانەی ئیتلاعاتی سنا ئازاد کراون. ڕۆژی 8 ڕێبەندانی ساڵی 1403 هەتاوی فەرهاد زەندی شارۆمەندی خەڵکی دێولان و مێهدی جوانمەردی و فەرشاد سەیدی دوو هاوڵاتی خەڵکی سنا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. شایانی باسە کە ئەو سێ هاوڵاتیە بە تەبلیغ دژی نظام و هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نارەکانی ڕژیم تۆمەتبارکراون و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا دادگای بکرێن. بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی نەورۆز لە باکوور و ڕۆژاوای کوردستان، ڕۆژی هەینی و شەممە 1 و 2 خاکەلێوەی 1404 هەتاوی خەڵکی ئازادیخوازی باکوور و ڕۆژاوای کوردستان ئاگری نەورۆزیان داگیرساند و 100,000 کەس تیایدا بەشدار بوون. بە پێوی دیوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە 100,000 کەس لە مەیدانی نەورۆزی شاری دیاربەکر ئاگری نەورۆزیان داگیرساندووە و لەگەڵ مۆزیکی ڕەزەنی کوردی سەمایان کردو. چالاکانی سیاسی بەشدار لەو مەراسمە هێرشەکانی دەوڵەتی تورکیان بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە توندی شەرمەزار کردو بە وتنەوەی درۆژبخوازیاری دەستپێکی پرۆسەی ئاشتی و کۆتایی هێنان بە شەڕ بوو. لەلایەکی دیکەوە دەیان هەزار کەس لە مەراسمەکانی نەورۆز لە عامودە، کۆبانی، گەڕاکی شێخ مەخسوود لە حەلەب، تەربەسپی و حەسەکە بەشدار بوون و بە وتنەوەی دروست پشتیوانی خۆیان لە بڕیارەکانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دموکراتیک دەربڕیوە. خۆپێشاندانی خەڵکی دەرگەهان لە ئاست بڕیاری بەرپرسانی ڕژیم. ڕۆژی شەممە 2 خاکەلێوە 2000 دانیشتووی شارۆچکەی دەرگەهانی قشم لە ڕێپێوانێکی ناڕەزایەتیدا دژایەتی خۆیان لەگەڵ بڕیاری ڕادەستکردنی لەنگەرگەی ئەو بەندەرە لە بەکەرتی تایبەت نیشاندا. بە پێی راپۆرتەکان 2000 شارۆمەندی ناڕازی زنجیرەیەکی ئینسانیان بە درێژایی 700 متر لە کەناراوەکانی دەرگەهان ساز کردووەوە بە دەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروست دژایەتی خۆیان لەگەڵ ڕادەستکردنی لەنگەرگەی ئەو بەندەرە بە کەرتی تایبەت نیشاندا. پەیامی شەریفە محەممەدی بە بۆنەی نەورۆز لە زیندانی لاکانی ڕۆشتەوە. شەریفە محەممەدی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام لە زیندانی لاکانی ڕۆشت لە پەیامێکی نەورۆزیدا جەختی لەسەر هیوا و درێژە بەخەبات دژ بە نادادپەروەری کردو. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی ڕێگەیان نەداوە سیروس فەتحی هاوژینی شەریفە محەممەدی و کوڕە تەمەن 11 ساڵەکەی لە نزیکەوە چاویان بە ناوبراو بکەوێت و ناچار بوون سفرەی حوسین لە پشت مێڵەکانی زیندان ڕابکەن. شەریفە محەممەدی لە پەیامەکەیدا بە خوێندنەوەی شێعرێک هاتنی نەورۆز و سەری ساڵی نوێی لە هەموو خەڵکی ئازادیخوازی ئێران پیرۆزبایی کردووە و هیوای خواستووە ساڵی تازە ساڵێکی پڕ لە هیوا و خۆشی و تەندروستی بێت و داوای لە خەڵک کردووە بۆ هەڵوەشانەوەی سزای ئەعدام و لە ناوچوونی نادادپەروەری درێژە بە خەباتی خۆیان بدەن. دەست بەسەرکردنی 4 شارۆمەند لە چەند شاری بەلوچستان. لە ڕۆژانی ڕابردوودا 4 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی کەریم بەخش ئیراندوست، بیلال ئیراندوست، سەیفوڵڵا ئیسماعیل زەهی و عەبدوڵڵا نەبات زەهی لە شارەکانی سەرباز، زاهێدان و ڕاسک لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی حاڵوەش هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شارەکانی سەرباز، زاهێدان و ڕاسک بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردوتە سەرە و 4 شارۆمەندە بەلوچە و هەر شوارەکەیان بە تونند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێستوە. سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەیاندووە کە شارۆمەندێکی دیکەش لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێنراوە بەڵام هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی سنفی فەرهەنگیان لە قەزوێن. لە قیدووی دادگای ئینقلابی قەزوێن کۆبرا تاهێرخانی چالاکی سنفی فەرهەنگیانی ئەو شارەی بە 3 ساڵ زیندان و 3 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات مەحکوم کردووە. کۆبرا تاهێرخانی مانگی سەرماوەزی ساڵی 1403 هێتاوی لە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی قەزوێن بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و پەروەندە سازی بۆ کرا.
بە پێی زانیاریەکانە و چالاکە سنفیە پاش 26 ساڵ خزمەت لە ئامۆزش و پەروەرش لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی سەرجەم بە 3 ساڵ زیندان و 3 ساڵ قەدەغەی سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات سزا دراوە. ئاماری پێشێلکردنی مافی منداڵان لە ساڵی 1403 هەتاویدا بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 1403 هەتاویدا 498 راپۆرت لەسەر پێشێلکردنی مافی منداڵان لە سەرانسەر ئێران تۆمار کراوە. بە پێی راپۆرتە لە ساڵی ڕابردوودا 27 بابەت دەستدرێژی سێکسی و ئازاری جنسی منداڵان، 43 بابەت کوشتن، 5 بابەت قەتڵی ناموسی، 3 بابەت کۆرپەڵەی فرێدراو، 9 بابەت مەرگ و 17 بابەت برینداربوونی منداڵانی کار، 14 بابەت مردن و 204 بابەت برینداربوونی منداڵان بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی ڕژیم، 58 بابەت خۆکوژی، 4296 بابەت ئازاری منداڵان، 28 بابەت دەستبەسەرکردنی منداڵانی تەمەنژێر 18 ساڵ، 3 ملیۆن منداڵی دوورکەوتوو لە پرۆسەی خوێندن و 2 ملیۆن منداڵی کار تۆمار کراوە. هەروەها 2 منداڵ بە 48 مانگ زیندانی تعزیریش محکوم کراوە. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی نەورۆز لە چەند وڵاتی ئەوروپایی، کوردانی دانیشتووی ئەوروپا ڕۆژانی هەینی یەکی خاکە لێوە مەراسمی نەورۆزیان لە چەند وڵات بەڕێوە بردووە و هەزاران کەس تێدا بەشدار بوون. بە پێی راپۆرتەکان کوردانی دانیشتووی وڵاتی ئاڵمان مەشغەڵ بەدەست لەسەر شەقامەکانی چەند شاری وڵاتە ڕێپێوانیان کردووە و پاش کۆبوونەوە لە مەیدانی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکە ئاهەنگیان گێڕاوە. لە وڵاتەکانی یۆنان، هۆڵاند، بریتانیا و ئۆتریش کوردستانیان چەند مەراسمیش کۆداریان بە بۆنەی هاتنی نەورۆز بەڕێوە بردووە و بە سەدان کەس تیایدا بەشداریان کردووە. وە دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی چڕی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. بەیانی ڕۆژی شەمە دوی خاکە لێوە 5 موشک لە لوبنانەوە بە ئاراستەی خاکی ئیسرائیل تەقێنراوە و لە ئەرتەشی ئیسرائیل لە وەڵامدا باشووری وڵاتی بە چڕی بەردومان کردووە. وەزیری بەرگری ئیسرائیل هۆشداری بە حیزب الله و دەوڵەتی لوبناندا کە وەڵامی هەر جۆرە هێرشێک بە تونترین شێوە دەناوە. بە وتەی بەرپرسانی فریاکەوتنی خێرای لوبنان لە هێرشەکانی بەیانی شەمەدا بەلانی کەم 12 کەس کوژرا و بریندار بوون. جێگەی ئاماژەیەکە گروپی حیزب اللهی لوبنان لە ڕاگەیاندنێکدا ڕەدیان کردوێتەوە کە هێرشەکەیان لەلایەن ئەوانەوە ئەنجام درابێت. هەروەها وەزیری دەرەوەی لوبنانیش خوازیاری چوونە دەرەوەی ئەرتەشی ئیسرائیل لە باشووری لوبنان بۆ و سەبارەت بە هەڵگیرسانی شەڕێکی دیکە لە وڵاتە هۆشداری بە کۆمەلگای جیهانی داوە. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.